بە ئامادەبوونی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری و شاندی باڵای یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری بە ئامادەبوونی جەماوەری فراوانی کەرکووک و لایەنگرانی هەردوو حزب کەرنەڤاڵی ناساندنی کاندیدانی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک ژمارە 163 ساز کرا. لە پەیامێکیدا مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری وێ ڕایسوپاس و پێزانین بۆ بەرپرسانی باڵای کۆمەڵ و یەکگرتوو بە پێکهێنانی هاوپەیمانێتی مەشخەڵی کەرکووک داوای لە هاوڵاتیانی شاری کەرکووک کرد متمانە و دەنگی خۆیان بدەن بە کاندیدانی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک. هاوکات کاندیدەکانی مەشخەڵی کەرکووک دووپاتی دەکەنەوە لە جێی متمانەی دەنگدەرانی شارەکە دەبن. دەنگ لە ئێوە ئێمەش ئەو کەسەین کە داکۆکی لە مافەکانی ئێواکەین لە ئەنجومەنی داهاتووی کەرکووک بە دەنگەکاتان گۆڕاکاری دروستکەن مێژووی ناهەمواریەکان ناحەزیەکان و ناخۆشەکان دووبارە مەکەنەوە ئەم جارە دەنگی خۆتان بدەن بە دەنگە دلێرەکانی مەشخەڵی کەرکووک ژمارە 163. بەڵێ دیارە لەم کەرنەڤاڵە خۆتان بینیدان الحەمدولیلا خەڵکێکی زۆر بەدەم هاوپەیمانی و لیستی مەشخەڵی کەرکووکەوە هاتووە. ئێمە لێرەوە بەڵێنیان پێ ئەدەین کە ئێمەین ئەو دەسەپاک و ئەمینەین کە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک جارێکە دیکە ئەو پێگە لاوازەی کە کورد ئیستا هەیەی بەهێز یەکەینەوە ئەو پەراوێزخراوی کە ئیستا کورد پەراوێز خراوە پێگەی بۆ ئەگەڕێنینەوە. ئێمە بەڵێنی ئەویان پێدەین کە داکۆکیکارێکی حەقیقی مافەڕەواکانی ملەتی خۆمان بین. لە کەرنەڤاڵی ناساندنی کاندیدانی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک دانیشتوانی شارەکە بە گڕوتینەوە بەشدار بوون و پشتیوانیان بۆ کاندیدانی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک دووپات کردەوە. بەرپرسانی هەڵبژارنی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی داوا دەکەن هاوڵاتیانی کەرکووک ئەزموونی ڕابردوو لە شارەکە دووبارە نەکەنەوە دەنگ بدەن بە کاندیدەکانی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک ژمارە 163. پەیاممان خزمەتە بە پارێزگای کەرکووک و قەزاوناحیەکانی ئەم خزمەتەیش بەوە دەستەبەرەبێت کە نوێنەرەکانمان بچێتە ناو ئەنجومەنی پارێزگا بۆیە داوا لە دەنگدەرانی کوردی پارێزگای کەرکووک سەرجەم دەنگدەرانی پێکاتەکانی کەرکووکەکەی دەنجامدانە لیستی مەشخەڵی کەرکووک کاندیدی لیستەکە بۆ ئەوەی کە بتوانین ئەو بەرنامەیە کە خستوماتە ڕوو جێبەجێ بکەین. پاس بۆخوا ئەیبینین گوڕتیلێکی زۆر خەشی هەیە چونکە ئەمە یەکەم لیستی ئیسلامیە کە نوێنەراتی دوو حزبی ئیسلامی نوێنەراتی خەڵکەکەن ئەیانەوێ کەسانی دەستپاک و چاک و بە ئەمەک بنێرنە ئەو جێگەیانە کە دەستی باڵایان هەیە لە خزمەتکردنی دابینکردنی پێداویستەکانی خەڵکانی کەم دەرامەت و ئەمینن لەسەر ماڵ و مڵکی خەڵکە و داواکاریمانە خەڵکی شاری کەرکووکە متمانیان ئەم جارە ببەخشن بەم لستە چونکە بێگومان ئەوەی کە ئاشکرا لە لای هەمووانە ئەم دوو لستە کەسانی دەستپاکن کەواتە دەنگەکانیان بەزایە ناچێ و دەنگەکانیان بە شێوازێک ئەبێ کە هەر کارێکی چاکە بکەن ئەوانش بەشدارن لەو کار چاکانە. هاوپەیمانێتی مەشخەڵی کەرکووک کە لەلایەن کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی پێچێنراوە لە بەرنامەی کاری هاوپەیمانێتیەکە و کاندیدەکانی خزمەتکردنە بە هاوڵاتیانی کەرکووک و گەڕانەوەی شکۆی کووردە بۆ شارەکە و گەڕانەوەی دەسەڵاتی کوردیە لە حکوومەتی خۆجێیی کەرکووک. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.